بەنای خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بەیەوەی خۆشەویستە گەمەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە دیزاینی مزگەوت لە سەردەمە جیاوازەکان بۆی خۆشەویستەکەین. ئێمە ئەمڕۆ لەم پرۆگرامەدا میوانداری یەکێک لە دیزاینەر و ئەندازیارە بەتوانەکانی کورد کاک جەلال کە زیاتر لە دیزاینی 120 مزگەوتی لە کوردستان کردووە. ئێمە هەوڵە دەین بە شێوەیەکی گشتی باس لە دیزاینی مزگەوت بکەین لە سەردەمە جیاوازەکان و ئیسلام تا چەنە گرنگی بە دیزاینی مزگەوت داوە. بینەرمان بن. کاک جەلال، من سەرەتا زۆر سوپاسی بەڕێز دەکەم کە ڕێگەت داوە دەرفەتدا بە بەرنامەی ئەندازە بۆ ئەوەی بەرنامەیە بکەین لەسەر دیزاینی مزگەوت. من حەزەکەم سەرەتا باسێک لە هونەری ئەندازیاری بیناسازی بکەین، بزانین تێڕوانینی ئیسلام لەم دیدەوە چۆنە. پێشەکی بەخێراتنتانەکەم، زۆر سوپاستانەکەم بۆ ئەم دەرفەتێکەوە منتان ڕخسان بتوانم گوڵبژێرێک لە هەندێ هونەری ئیسلامی بخەمە سەر هونەری تەلارسازی کوردی لە ڕاستیدا. وەکو لای هەمومان معلومە، ئیسلام لە سەرەتادا لە بانگەوازی سڕیەوە نهێنیەوە دەستی پێکرد، دوایی پاشان بۆ بانگەوازی ئاشکرا و لە پاشاندا کە مسلمانان کۆچیان کرد لە مەکەوە بۆ مەدینە، یەکەم کاریان کە پێی هەڵسان دروستکردنی مزگەوت بوو. ئەمەش بە مەبەستی کۆکردنەوەی هەموو خەڵکی بوو لەویا بۆ ئەوەی بانگەوازی پەرەسەندن و هاتنە ناوی ئیسلامەوە لەو شوێنەدا دروست بێ. لێرەدا ئیتر سەرەتای دەستپێکردنی بینای ئیسلامی لە ڕاستیە دەستی پێکرد کە لە سەرەتادا بە شێوازێکی زۆر سەرەتایی دەستی پێکرد کە شکلی چوارگۆشە و لاکێشیان بەکارهێنا بۆ کارە هونەرەکانیان. بەڵام لەبەرەوەی کەرەستەی بیناسازی ئەوەندە پەرەی نەسەن بوو تا بە شێوەیەکی هونەری گەورە با بڵێن کارەکانیان جێبەجێ بکەن. لە سەرەتادا پێک هاتبوو تەنها لە هەیکەلێکی لاکێشەی یا چارگۆشی پایەکانیان لە قەدی دارخورما و دارەڕاکانیان لە قەدی دارخورما و سەرگرتنی دارەکانی دارەڕاکە بە سەعەفی دارخورما کۆتایی هات. لە پاشەوەی کە ئەم شێوازیە هونەرە تەلارسازیە ئیسلامیە کە لە سەرەتادا سەری هەڵا، پاشان پەرەی سند دەوڵەتی ئیسلامی بەرەو پێشکەوتن ڕۆی ناوچەیەکی فراوانی لە خۆی داگیر کرد کە ئەمە پێویستی کرد لە هەر ناوچێک لەو ناوچانە بینایەک یا مزگەوتێکی کە دروست بکەن بۆ ئەوەی وەکو والیەکی ئەو شوێنانە بەڕاستی فەرمانڕەوایی خۆیان و شوێندەستی خۆیان لەو شوێنانە پەرە بسێنن. بەمە وای لێهات هونەری تەلارسازی وردە وردە گەشەی سند. گەشە سندنەکەیشی ئیسلام هەروەکو چۆن لە هەموو هەڵس و کەوتێکە بریتیە لە هاوسەنجی و لێکچوون، ئەمیش کە بە عەرەبی تەناظر و تەوازنی پێ ئەوترێ، هاتن شکلی چوارگۆشەیان بەکارهێنا لەبەرەوەی چوارگۆشە لەسەر هەر شانێکی دایبنێ شێوەیەکی هاوسەنگ دەدات بە وەستاندنی و بە تەسەوری تۆ ئیتر ئەم شکڵە چوارگۆشەیە سابتە و جوڵەی پێ ناکرێ. لەگەڵ ئەوەش لێکچوونەکەیشی لێکچوونێکی زۆر تەواو هەیە لەسەر هەموو لاکانیان. هونەری تەلارسازی ئالێرەوە دەستی پێکرد لە نەک تەنها بۆ مزگەوت بەڵکو بۆ هەموو بەشەکانی ژیانی ئەو کۆمەلگایە. چونکم بەڕاستی هونەری تەلارسازی کە لە مزگەوتەوە دەستی پێکرد، ئەو خەڵکانی کە هاتنە ناو مزگەوت و هەموو هونەرەکانیان وەکو چۆن فەرموودە و ئاەتەکانی قورئانیان لەبەرە کردووە بردەوە، هەموو فەنە هونەریەکانیشان لەگەڵ خۆیان ئابردەوە بەکاریانە هێنا لە هونەری تەلارسازی ئیسلامی لە خانۆکانە، لە دوکانەکان و بازاڕەکان و ئەو شوێنانێکەوە
خۆیان تیانیشتەجێ بوون. دیزایانی مزگەوت هەروەکو هەر بینایەکی تر لە ڕووی سترەکچەریەوە تایبەتمەندیەکی نییە کە جیاوازی بکات لە بینایەکی تر. ئێمە وەکو دیزایانی سترەکچەر ئەو لۆدانەی کە ێنە سەر هەر بینایەک لەگەڵ مزگەوتە هەر یەکە. لۆدی عەمودی یان لۆدی ڤێرتیکاڵ لەگەڵ لۆدی لاتەڕاڵ، لۆدی هەزەی ئەرزی بوومە لەرزە. بەس تەنها ئەم مزگەوتە کە جیاکەرەوەی لە بیناکانی تر ئەوەیە گومەزێکی تایە، تیرەی ئەم گومەزە 22 مەترە لەسەر 4 پایە ڕاوەستاوە، کە من وەکو خیبرەی ژیانی خۆم کە ساڵانێکی دوور و درێژە لە بواری دیزایانی سترەکچەرە ئیشەکەم یەکەم جارە هەیکەلێکی لەو شێوەیەم توش بێ کە گومەزێکی تیا بێ 22 مەتر تیرەکەی بێ و لەسەر 4 پایە ڕاوەستا بێ، بینی پایە و پایە 15 مەترە. یعنی درێژی چێوەی گومەزەکە ئەچێ بۆ دەوروبەری 7 مەتر، 69 مەتر تا 7 مەتر. ئەم گومەزەکە 22 مەترە لەسەر 4 پایە وەستاوە، دوای گومەزەکە لەسەر جسرێک دابەزیوەتە سەر ئەو 4 پایە. ئەو جسرە قوڵی جسرەکە 3 مەترە، پانی جسرەکە 1 مەترە، شیشی 32 ملیم بەکار هاتووە لە تەسلیحی جسرەکە. بەوە چارەسەری تۆرشن و مشکلەکانی تری کۆنکرێت کراوە کە درز نەبە. بەرزی گومەزەکە لە سەری پایەکانەوە هەتاکو سەری گومەزەکە 10 مەتر و نیوە، لە عەرزەکەەوە تاکو ئەگاتە ئەوێ 23 مەترە. ئەم نەوعە دیزاینە شتێکی زۆر تایبەتیە. من بۆ خۆم ئەمە یەکەم جارە بیبینم دیزایانی وە نەمدیوە، لەم شارەشان نەمدیوە. ئەم مزگەوتە ئەو گومەزە جیایەکاتەوە. ئەگینا لە شتەکانی تریا ئێمە تێپەڕیوە لەسەرمان کە سترەکچەری لەو شێوە، بەڵام تەنها ئەم مزگەوتە ئەو تیرە 22 مەتریە جیاوازی ئەکا گومەزەکەی کە ممکنە بینایەکی تایبەت بێ، شتێکی تری هاوشێوە نەبێت لەو شارە. هونەری تەلارسازی مزگەوت ئەتوانین پێشەکی پێناسەیەکی مزگەوت بکەین. مزگەوت بریتیە لە خانەی پەرستنی عیبادەتی خوایە لەلایەن موسڵمان و بانگهێشکردنی موسڵمانان بۆ کۆبوونەوە لە ناو مزگەوتا بە مەبەستی جێبەجێکردنی فەریزەکانی نوێژ و سونەتەکانی نوێژ بەڕاستیە. مزگەوت سێ جۆر مزگەوتمان هەیە لە ڕاستیە کە بە عەرەبیەکەی ئەلمەسجدی پێوتی، ئێمە بە کوردی لەوانەیە هەر مزگەوتی پێ بڵێن. مەسجد واتە شوێنی سوژدەبردن. ئەم مزگەوتە مزگەوتێک قەبارە بچووکە، تەنها بەکارەهێنرێ بۆ نوێژکردنی 5 فەرزە بەڕاستی لەگەڵ سونەتەکان و نوێژی تەراویح و جەژن و هەموو جگە لە نوێژی جمعە. ئەلجامع یا ئەلمەسجد الجامع کە مزگەوتێکی گەورەترە لە چاو ئەلمەسجیدا کە ئەمە لە کوردەواری خۆمانە بە مەسجد الجامع یا ئەلجامع ئەڵێن مزگەوتی گەورە. هەر شوێنێک جمعەی تیا بکرێ پێی ئەڵێن مزگەوتی گەورە. ئەمە وەکو قەبارە گەورەترە بەڕاستی. ئەوسا جۆرێم لە مزگەوتی تر هەیە کە پێوترێ موسەڵا. ئەم موسەڵایانە شەرت نییە هەموو 5 فەرزەکەی تیا نوێژ بکرێ، وەکو ئەیبینین لە مەطعەمەکانی سەر ڕێگاکان و لە فەرمانگە حکوومیەکانە و لە ڕێکخراوە ئیسلامی و حیزبیەکانە کە ژوورێک تەرخان کراوە بۆ نوێشکردن کە شەرت نییە هەر 5 فەرزەکەی تیا نوێش بکرێ، چەند فەرزێکی تیا جێبەجێ ئەکرێ کە ئەمە پێوترێ مزگەوت. مزگەوت لە ڕاستیدا کورد وشەی مزگەوتی ئەتوانین بڵین لە سەردەمی ئەندەلووسەوە کە لە ئیسپانیا پێوتێ مزگەوتە وەرگرتووە، پێی ئەڵێ مزگەوت. ئەجینا ئەگەر دیقەت بین ئەگەر مەسجیدەکەی گۆڕی بووە ئەوایە بیوتایە مزگەوت لە ڕاستیە، بەس ئەوان ئەڵێن مزگەوتە بەدا.
و بە ئینگلیزیژەوە هەمومان لامان معلوم پێوتێ مۆسک. یعنی ئەمە با بڵێن چۆنێتی مزگەوتە. جا مزگەوت لە لای با بڵێن موسڵمانان سێ مزگەوت هەیە کە زۆر گرنگن بەڕاستی. یەکێ لە مزگەوتەکان مزگەوتی مەسجد الحرامە کە لە مەکەی پیرۆزە، دووەم مزگەوتیش مزگەوتی نەبەوی شەریفە کە لە مەدینەی منەوەرە، سێم مزگەوتیش مزگەوتی ئەقسایە لە فەڵەستین. ئەبوزەر خوا لێ ڕازی بێ لە فەرمودەیەکە لە پێغەمبەری خوا فەرمێ دووریدی خوای لەسەر بێ، ئەڵێ یەکەم مزگەوت کە دروستکرا چ مزگەوتێ بوو؟ لە وەڵامدا فەرمووی مزگەوتی مەسجد الحرامە. وتی لێم پرسی ئەی پاش ئەو چ مزگەوتێ بوو؟ وتی مزگەوتی ئەقسایە لە فەڵەستین. وتی لە پاشدا لێم پرسی کاتی دروستبوونی ئەو دوو مزگەوتە چەنە؟ فەرمووی 40 ساڵە بەینی دروستکردنیان، بەڵام ئەگەر مەبەست بێ سەر ڕووی زەوی هەمووی مزگەوتە ئەتوانی نوێژی تیا بکەیت. مزگەوت لە بۆکو ئەرزم کردن لە سەراتادا لاکێشە بوو. لاکێشەکە بووە هۆکاری ئەوەی کە هەندێک فەنی تیا دروست نەکرێ. یەکەم مزگەوتیش کە گومەزی تیا دروستکرا مزگەوتی ئەقسایە. مزگەوتی ئەقسا فەلسەفەیەکی دیزاینی ئیسلامی گۆڕی، تەنها مزگەوت شەرد نییە شکڵی چوارگۆشە بێ، ئەتوانرێت شکڵی لاکێشە و چەند لا و مزەڵع لە هەموو لاکانی شەژلا و هەژلا دروست بکرێ و لە ڕێی ئەمەوە بتوانرێت گومەز بخرێتە سەری. هەژلاکە لە قوبەت و سەخرە لای هەمومان معلومە کە لە 72 کۆچیدا عەبدولمەلیکی کوڕی مەروان دروستی کرد. شکڵە لاکێشەکەی بە شێوەی ملێک بۆ قوبەکە دروست کرد. مزەڵعەکانی گۆڕی بۆ ڕینگ بیمێک با بڵێن بۆ ملێکی دائیری، پاشان لە ملە دائیرێکەوە قوبەیەکی گەورەی دروست کرد. ئەم قوبەیە نەک تەئسیراتی لەسەر با بڵێن کوردستانی خۆمان هەبوو، تەئسیراتی لە هەموو وڵاتانی با بڵێن ئیسلامی لە شەرقەوە تا غەرب کردە سەری و تەنانەت لە ڕووپۆشکردنی قوبەکانە تەئسیراتێکی گەورە بوو. یەکەم ڕووپۆشکردنی قوبە بە ئاڵتوونی لە قوبەت و سەخرە دەستی پێکرد، پاشان هاتە عێراق و لە پاشاندا هاتە ئێران و هەتا لە عێراقە بە وڵاتی قوبەی ئاڵتوونی مەشهورە. ئەجلال حەز دەکەم بین باسێک لە دیزاین مزگەوت بکەین لە کوردستان. تو وەک ئەندازیارێک کە بۆت باس کردم زیاد لە 120 مزگەوتە دیزاین کردووە، حەز دەکەم بۆم باس بکەی کە بۆ نمونە خێرخوازێک ئەو کەسێک کە ئەوێ مزگەوتێک بۆ نمونە دروست بکات، یە بۆ لای جەناب بێ بۆ لای بەڕێزت ئەڵێ من ئەمەوێ مزگەوتێک دروست بکەم. حەز دەکەم باس لە قۆناغەکان بۆ بکەی، دروستکردن و دیزاینکردنی مزگەوت بە چەند قۆناغتی ئەپەڕێت؟ لە ڕاستیدا کاتێک کە یەکێک گێت داوای دیزاینکردنی مزگەوتێک لە منەکات، پێشەچی پێویستە بڕوات بۆ فەرمانگە حکوومیەکان تا زەویەک تەرخان بکرێ و وەکو چۆن با بڵێن هەموو بینایەکی تیجاری کۆنووسێکی بۆ ئەنووسرێ، لە بینای مزگەوتیشا کۆنووسێکی تایبەتی ئەنووسرێ. ئەبێ لێ بپرسین بزانین ئایا مزگەوت دروستەکە یا جامیع؟ جیاوازی چیە؟ جیاوازەکە ئەوەیە لە جامیعە لە ڕاستیە پێویستە ئێستا شوێنی سارە بکرێتەوە نقاتی تازە دروست کراوە بۆ ئەوەی شێوە ئیزدیحامێکی زیاتر دروست نەکات لەسەر با بڵێن دەرو دراوسێ و شەقامەکانی ئەو شوێنانە بەکارەهێنرێ. کاتێک کە جامیع بێ شەرت و شروتەکانە ئەنووسرێکەوە ئەبێ مەواقیفی سارەی بۆ بکرێ. لە هەندێک کاتی تریشە شەرت و شروتی تریشی هەیە کە ئەبێ ماڵی مامۆستاشی تێدا بکرێ. لە پاژەوەی ئەم کۆنووسە بۆ ئێمە یەنێتەوە، ئینجا ئێمە هەڵەسین بە دیزاینکردنی. دیزاینکردن پێش هەموو شتێک ئێمە ئەبێ هەستین سەیریکی مووقع بکەین. نمێمترین دیزاین لە مزگەوتە ئیتیجاهی قیبلەیە. ئێمە ئەبێ بزانین ئیتیجاهی قیبلە چۆنە لەسەر لاکانی ئەم ئەرزەی کە هەڵبژێراوە بکرێ بە مزگەوت. پاشان کە ئیتیجاهی شکڵی با بڵێن ئیتیجاهی قیبلە وەرەگرین و ئەچینەوە بۆ دیزاین، ئەم ئیتیجاها بە هێڵێکدا ئەبەزێنینە سەر مووقعەکەمان. لە ڕووی ئەم هێڵەوە
بە شێوەیەکی تەریبی ئیشەکان دەست پێەکەین بە پێی ئەوەی کە بزانین سیعای یاخود بەرفراوانی مزگەوتەکە چەند نەفەر ئەیەوێ بگرێت یاخود توانای مادی ئەو کەسە چەنە کە بتوانێت ئەو مزگەوتە بکە لەسەر ئەساسی ئەوە دیزاین دەست پێەکەین و پاش دیزاین هەروەکو با بڵێن شوێنە تیجارەکانی تر ئەبێ بچێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی سیرکەن بزانن مەرجەکانی کە میراوە بە ئەندازیارە ڕاوێژکارەکان ئایا جێبەجێ کراوە لەو مزگەوتە یا جێبەجێ نەکراوە لە پاشەوەی کە ئۆکەی ئەێنێ ئەنجا ئەنرێ بۆ ئەوقاف پاشان ئەنێرێ بۆ وزارەتی ئەوقاف و ئۆکەی لەسەرەکرێ و ئەنجا دوای ئەوە مباشەرە ئەکرێ بۆ تەنفیزکردنی کارەکە. ئەگە من پرسیارەکەی کە لێم کردیت بیبەستمەوە بە خاص بە تایبەت ئەم مزگەوتەی کە ئێمە ئێستا تیاینەوە تۆ دروست کردووە ئەم ساڵی 2017 کراوە. حەز ئەەکەم بۆم باسکەی ئایا قۆناغی دروستکردنی ئەم مزگەوتە چۆن یعنی دوای دیزاینکردن دوای ئەوەی دیزاینەکەت تەواو کرد چۆن دەست کرد بە ئیش و کارەکانی چەند ستاف بەشدار بوون لە دروستکردن بنیادنانی ئەم مزگەوتەیە؟ بەڵێ دروستکردن و دیزاینکردنی وەکو جەنابەت فەرموون لە 2017 لە 2013 دیزاینەکە تەواو بوو. لە 2014 لە 15 2014 دەستمان کرد بە مباشەرەکردن بەم پرۆژەیە لەگەڵ ئەوەی چەنەها کێشە و گرفتمان دروست بوو لەبەرەوەی مووقعی با بڵێ مزگەوتەکە بەڕاستی شیوە و بەس تەنیشتیشا تەنانەت شارەوانی مەجاریەکی سندوقی ڕاکێشاوە ئەمەش لە وەختی خۆیان شوێنی خۆڵ و خاشاک بووە بۆیە وای لێ کردین کەوا دیزاینەکە چەند بەرز بۆتەوە ئەتوانین بڵێن نیوەی ئەوە نەچوینەتە ژێر زەوی تا بگەینە ئەوەی کە ئەرزێکی پتە بدۆزینەوە بۆ هەڵگرتنی ئەم لۆدە گەورەی کە ئەخرێتە سەر ئەم مزگەوتە. ئەگەر باز لە ڕوبەری مزگەوتەکە بکەین ڕوبەرەکەی چەندێ؟ ڕوبەری زەویەکە 2584 مەتر مربعە 2.4 با بڵین مەتر مربعە وەکو بینا 1500 مەتر مربعی بینایە وەکو بینا باقیاتی ارتیداد و چوونە دواوەی با بڵێن شەقامەکان و لەگەڵ ناوچەی سەوزاییە. ئەگەر بین باز لە ستافە ئەندازیارەکان بکەین گومانی تیانە ڕاستە ئەمە لایەنێکی بیناسازی و تەلارسازی زاڵە بەسەریا بەس بمانێ و نەمانەوێت بە دڵنیاییەوە چەند بوارێکی ئەندازیاری تر بەشداریان کردووە لە ناو دروستکردنی مزگەوتە. حەزەکەم باسم لەو بوارانەی تریش بۆ بکەیت. لە ڕاستیدا کاتێک کە دیزاینی مزگەوت دیزاین نەکرێ چەنەها ستاف بەشداری دیزاینەکەکە وەکو ئەندازیار دیزاینی تەلارسازی و دیزاینی شارستانی و دیزاینی میکانیکی و دیزاینی کارەبایی ئەم هەموو دیزاینە کراوە ئەو وزارەتی ئەوقاف ئۆکەی لەسەرداوە لەسەر ئوسوسی ئەوە دیزاین کراوە لە جێبەجێکردنیشە تەنها چەند گروپێکی یەک و دوو نییە لە هەموو بوارەکان بەشدار بوون لە ڕاستیە لە جێبەجێکردنی ئەمە هەر لە بواری قاڵب بەستن و هەر لە بواری دیوارکردن و هەر لە بواری گەچکاری و هەر لە بواری دەرگا و پەنجەرە و ڕووپۆشکردن و هەر لە بواری تەغلیفکردن و ڕووپۆشکردنی ڕووی دەرەوە هەر لە بواری زەخرەفە و هەموو ئەو شتە هونەریانەی کە لە ناو بیناکەدا دروست کراوە. حەز دەکەم باسێک لە میحراب و مینبەرکەین چونکە یەکێک لە ئەساسترین قۆناغەکان و بەشەکان لە مزگەوتە بریتە لەو دوو بەشە. حەز دەکەم بە شێوەیەکی عام باس لەوە بکەین و ئەگەر پرسیارەکەشم تایبەتمەندکەم بە مزگەوتەوە. بەڵێ ئیبن ئەسیرە فەرموێت میحراب بریتە لە جێگەیەکی بەرزی وا کە دەڕۆنێت بەسەر هەموو شوێنەکەدا و ئیبن المەنظور دەڵێت میحراب بریتە لە بەشی پێشەوەی ماڵ. ئەبوو حەنیفە دەڵێت بریتە لە جێگەی مەلیک یا ئەمیر. ئەبوو عوبێدە دەڵێت میحراب شوێنی گەورەی مەجلیسە و کرۆزیل کاتێک باسی میحراب دەکات دەڵێت ئەم وشەیە لە عەرەبی کۆندا هاتووە کە هیچ واتایەکی دینی نەبووە
بەڵکو پەیوەندی بە کارە دنیایەکانەوە هەیە بەڵام نۆڵتکە دەڵێت بریتیە لە بینای مەلیک یا ئەمیر و ڕۆژهەڵات ناسێکی نەمساوی ڕۆدۆکۆناکیس دەڵێت میحراب بریتیە لەو بەشە یا ئەو شوێنەی کە لە کۆشتی پاشادا عەرشی پاشای لێدانرێت حکمت لە میحراب بەکاردێت بۆ ئاڕاستەکردنی قیبلە دەستنیشانکردنی شوێنی وەستانی ئیمامە لە ڕاستیە هۆکارە بۆ زیادکردنی سەفەکانی مزگەوت ئایا ئەمە چۆن هۆکارە بۆ زیادکردن ئەگەر بێت و میحراب نەبێت مامۆستا سەفێک ێتە دواوە ئەوسا سەفەکان هەموو ئەکشێنەوە بۆ دواوە کەواتە مزگەوتەکە سەفێک کەمەکە کەواتە میحراب هۆکارە بۆ زیادکردنی سەفێک لە ناو مزگەوتە هۆکارە بۆ گەورەکردنی دەنگی ئیمام کەوا مامۆستا کە بە دەنگەوە قورئانە خوێنێ لە کاتی نوێژەکانە سەوتەکەی ئەگەڕێتەوە یا لە کاتی سجود و ڕکوع و ئەم شتانە سەوتەکان ئەگەڕێتەوە بۆ دواوە پاشان نیشانەی قیبلە دەبەخشێت ئەمە چۆن نیشانەی قیبلە دەبەخشێت چونکم کاتێک کە یەکێکی غەریب ڕوو ئەکاتە حرەمێک ئەگەر بێت و میحرابەکەی تیا نەبێت لە ڕاستیا لی تێگەچێ ڕوو بکاتە چ لا دیوارێک کە نوێژەکەی خۆی تیا بکات ئەمە یەکسەر نیشانەیەکە بۆ میحراب میحرابیش لە کۆنەوە سەرەتای دروستبوونی میحراب ئەگەڕێنەوە بۆ شوێنی نوێژی تایبەتی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ کە میحرابی هەبووە پاشان لە سەردەمی عوسمانی کوڕی عەفانە خوا لێ ڕازی بێت نیشانەی میحرابی دانا لەسەر دیواری ڕووی قیبلە لەبەرەوە تەماشایە کرد کاتێک کە مامۆستایەت ئەوەستێ سنتەری سەفەکانی نەئەگرت چونکم ئێمە وەکو لە پێشدا باسمان کرد ئیسلام بریتیە لە تەوازن ئەبێمە ئیمام لە سنتەری سەفەکە بوەستێ پاشان ئەمە تەبعاً بریتی بوو تەنها لە ئیشارەتێک وەکو سەهمێک کە دائەنرا لە پێشەوە لە پاش ئەوە میحرابی جێگەیی دروست بوو بەڕاستیە سەوار بە مینبەر مینبەریش هەر وەکو میحراب لە مزگەوتەکان کە جومعەی تیا دروست ئەکرێت مینبەر پەیدا بوو مینبەریش لە سەرەتادا لە سێ پلە دروست بوو مووقعی مینبەریش بریتیە لە لای ڕاستی میحرابەوە لە لای ڕاستی میحراب بەداخەوە لە هەندێک مزگەوتی شابینین لە لای چەپی دروست کراوە چونکم ئیسلام فەلسفەیەکی ڕاستیە یعنی ڕاست هەڵبژاردنە لای ڕاست هەڵبژاردن بەز لەو سێ پلیکانەیە ئەوەی کە لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە مینبەرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ پلە بووە ئەمە لە کاتێکە سێ پلە بوو کە حرەمەکان بەڕاستی یەک نهۆمی بوون کاتێک کە دوو نهۆمی و زیاتریش دروست بوو لە ڕاستیە مینبەرەکان گەورە بوون و بەرز بوونەوە هەر لە دەوڵەتی عوسمانی و عەباسیەکانە ئەبینین مینبەرەکان بە قادرمەیەکی درێژ لە لای ڕاستی میحرابەکانەوە هاتوون و مامۆستا 200 سەڤێتە پێشە و سەرەکەوێ لەسەرەوە وتاری جمعەی تیا خوێنێت و پێشکەشی ئامادەبوانیەکە سەوار بە کوردستان دیزاینکردنی میحراب و مینبەرەکان چۆن ئێستا چوونەتە چەندین مزگەوت ئەبینین دیزاینی هەر میحراب و هەر مینبەرێک بە شێوازێکە ڕاست لەسەر چ ئەساسێک دیزاین ئەکرێت لە ڕاستیدا نەک تەنها میحراب و مینبەر مزگەوتیش ئیسلام نەیبەستۆتەوە کەوا محەدیداتێکی بۆ دابنێ کە نابێ منارە یا قوبە یا مزگەوت حرەمی مزگەوت یا میحراب یا مینبەر لە قیاسێکی ئەوەندا ڕابوەستێ ئەمە پەیوەستە بە دیزاینکەرانەوە ئەو کەسانەی دیزاینی مزگەوت دەکەن میزاجی دیزاینەکەی خۆیانی تیا دەرەکەوێ لە کاتێکە ئەو دیزاینکەرە کاتێک هاتوچۆی مزگەوت دەکات ئەبینێت چکم بەڕاستی یەکێ لە سەرکەوتنی دیزاین ئەو کەسانن کە خۆیان معاناتی ناو مزگەوتەکانە بینن لە کاتێکە ئەبینێ مامۆستا تووشی ناڕەحەتیەک بووە لە کاتی هاتنە ژوورەوەی یاخود لە کاتی نوێژی سونەتی و چوونە سەر مینبەرەکەی چۆنچۆنی سەرەکەوێ ئەبێ کار ئاسانی بۆ بکرێ چۆن ئەو کار ئاسانی بۆ دنیای ئێمە کە کارمان ئاسان بێت لە قیامەتە لە هەموو شتێکە ئێمەی دیزاینکەرانیش هەوڵەیەن کار ئاسانی لە هەموو بوارەکانی ئیمام و مەئمومدا کار ئاسانی و شتا بەسیتەکان دروست بکەین کەوا بە ئاسانی هەموو کەسێک بەبێ ناڕەحەتی ئاسوودە بێت لە شوێنەکەدا بەڕاستی یعنی پەیوەندی بەوە نییە تەنها ڕەبتە بە دیزاینکەرانەوە لە ڕاستی
جەلال یەکێک لە ناسەرەوەکان لە مزگەوتەکانە بریتە لە منارە حەزەکەم باسێک لە منارەی مزگەوتەکان بکەین بزانین بە شێوەیەکی گشتی چۆن دیزاینی منارەی مزگەوتەکان ئەکرێت. منارە لە مزگەوتە هیچێکە لە نیشانە سەرەکەیەکانی مزگەوت کە مزگەوتی پێوە ناسرێتەوە. لە ڕاستیە منارە سێ ناوی هاتووە لە عەرەبیە منارە میئذەنە سەومعە. بەڕاستی منارە لە کۆندا بۆیە پێوتراوە منارە چکم چرای پێ هەڵواسراوە بۆتە هۆی ڕێنیشاندەری ئەو کەسانەی کەوا لە شەوە بەرەو مزگەوتەکانە چن یاخود گەشتیارێک لە دەرەوەی شارێک بەرەو شارێک یەت تا بزانێ چەندی ماوە بگاتە شارەکە کە ڕووناچی منارەکەی لێ دەرکەوت هەستەکانی زیک بۆتەوە تەنانەت لە ڕەمەزان لە سەدەکانی باڵن ساڵەکانی هەفتاکانیشتا لە سلێمانیا کە منارەی گڵۆپی منارەی سەر مزگەوتی گەورە داجزە خەڵک یەکسەر ڕۆژۆکەشی بەوەشکان کامە یعنی لە کوردەواریشە منارە هەر لەو ڕووناچیەوە بەڕاستی پەیدا بووە. جا منارە بە پێی سەردەمەکان پۆڵێنراوە پۆڵانەکەی لە هی با بڵین خەلیفەکانەوە یا سوڵتانەکانەوە یان ئەمیرەکانەوە یا مەمالیکەکانەوە بووە. منارە لە پێشدا لە سەرەتای ئیسلامدا منارە بوونی نەبووە لە ڕاستیە لەبەر ئەوەی شار بچووک بووە دەنگی بانگخوێن یا بانگبێژ بەڕاستی بە ئاسانی گەیشتوتە گوێی ئەو کەسانی کە لەو شوێنانیشتە جێبوون و بە ئاسانی بیستیان و هاتوون بۆ مزگەوتەکە کاتێکەوە دەوڵەتی ئیسلامی پەرەی سند و تۆزێ بەرفراوان بوو بازاڕەکان جەنجاڵی تیا دروست کرا لە سەردەمی خەلیفە عوسمانی کوڕی عەفاندا خوا لێی ڕازی بێت تەنانەت لە کاتی بانگەکانە نەفەرێکی تریە ناو بۆ ناو بازاڕەکە بۆ ئەوەی بانگ بگاتە گوێی هەموو ئەو کەسانەی کەوا نێوتیان هەیە و یا ئەیانوێ بێن بۆ مزگەوتەکە و گوێبیستی بانگەکە بن لە ڕاستیە. منارەش هەروەکو عەرزم کردن ئیتر لە سەردەمەکانە یەکەم منارە کە دەرکەوت سەردەمی ئەمەویەکان بوو لە ڕاستیە کە لە بیدایەتە لەسەر شقلی بورج بوو کە پانەبرگەکەی چوارگۆشە بوو و لە سەردەمی عەباسەکانە منارەکان شقلەکانیان گۆڕا لە مڕەبەعەوە یاخود چوارگۆشەوە بوو بە لولەکی و شقلی تری وەرگرت کە مەلوی سامەڕا یەکێکە لەو شقلانەی کە منارەی وەرگرت. پاشان منارە چەند تەبەقێک دروست کرا کە تەبەقەکانی ژێر خۆی جیاوازتر بوون لە نەخش و لە شکل و لە هەموو ئەو گرنگی پێدانەی کەوا لە منارە هەیە. نمونەش بۆ ئەم منارەیە منارەی ئیبن تۆڵۆنە لە قاهیرە لە سەردەمی فاتمیەکانە منارە جارێکی کە شێوە ڕەشیقیەکی وەرگرت کە لەگەت بوو بەرز کرایەوە کۆتاییەکەیشی بە گومەس دروستکرا کە شێوەی پیازی هەبوو ئەمەش لە مزگەوتی جامیع الئەزهەرە لە قاهیرە بە ئاشکرا دەبینێ. هەروەها لە سەردەمی مەغۆلەکانیشدا واتە مەمالیکەکاندا منارەکان گەورە بوون کەمەری بۆ دروستکرا قەبەیەکی زیاتریان بە خۆیانەوە بینی کە قووەت الئیسلام یەکێکە لە مزگەوتە گەورەکانی شاری دەلهی لە ڕاستیدا و دوایی تاجمەحەل. پاشان سەردەمی عوسمانیەکان هاتن عوسمانیەکان منارەکانیان زیاتر ڕەشیق بوو کەمەریشی بۆ دروست کرا بوو کە منارەکانیان لەسەر شێوەی قەڵەمی ڕەساس دایرا بوو کە سیفاتێک بوو لەوە. جگە لەوە منارە فەلسفەیەکی خۆشی هەیە لە دیزاینە بە تایبەتی لە مزگەوتەکانی دەوڵەتی عوسمانیە بۆ ئەوەی بە پێی گرنگی مزگەوتەکە منارە ژمارەکانیان زیاد کرا. خەڵکەم ژمارە زیادکرانە نازانن فەلسفەکەی لە چیایە لە چۆن لە بیدایەتە و لە سەرەتای باسەکانمان باسی ئەومان کرد کە چۆن شقلی چوارگۆشە ئەگۆڕێ بۆ لاکێشە لەسەرەوە لە گۆشەی مزگەوتەکانە لەسەر مڕەبعەکە هەر یەکە منارەیەکی دروستە کرد کە بە جەزرە دووەکە بە ڕەجی دووجاکە شقلەکەی ئەگۆڕی دوو منارەی تری بۆ ئیزافە کرد لە ئاسمانەوە بە هەموو کەسەڵێ کە من چوارگۆشەم بەکارهێنا و فەلسفەی ئیسلامم تەطبیق کردووە و ئەم چوارگۆشەیەم لە ڕێی ئەو منارانەوە کردووە بە شقلێکی لاکێشە. کاژر ئەمەی کە تۆ بۆت باس کردین بە شێوەیەکی عام بریتی بوو لە منارە لە سەردەمە جیاوازەکانە بەس من حەزەکەم باسێک لە دیزایانی منارەکەین لە کوردستان تۆ خۆت وەکو دیزاین وەک ئەندازیارێک
بەرزی منارەکان بە پێی چ ستانداردێک داناوە؟ زیاتر منارە هەروەکو عەرزم کردن چۆن میحراب و منبەر و مزگەوت محەدیداتێکی سابەتی نییە بە پێی دیزاینەکان ئەگۆڕێ دائیمەن ئەگەر بین سەر ئەم مزگەوتە ئێستا بۆ منە کە خۆت دیزاین کردو بەرزیەکەی چۆن دیاری کردو چەندەوە قوتڕەکەی لە ڕاستیدا بەرزەکەی تەواو گونجاوە لەگەڵ قاعیدەکەیە لە ڕاستیە ئەم قاعیدەیە تەنسیقێکی تەواو و متەکامیلی هەیە لەگەڵ بەرزەکانە کەمەرەکان کە کاتێ ئیزافە ئەکرێ سەری کەمەرە لە ئاستی سەری قوبەکە تەوازون ئەوەستێ ئەمە یەکەم کەمەرەی منارە دەست پێەکە پاشان لە ڕێگەی جەزری دوو بەکارهێنانەوە ئەم کەمەرانە ئیزافە ئەکرێ لە سەردەمەکانی عەباسیەکانە سێ کەمەرەیی دروست بوو ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەڵێن بینا لە هەموو دنیاە جیهانگیری بەخۆیەوە بینیوە هەموو فکرە و فەلسفەی دنیا جیهانگیری بەخۆیەوە بینیوە ئێمەش وەکو دیزاینەری با بڵێ مزگەوتەکان ئەم فەلسفەی جیهانگیریە لە هەر بەشێک لە بەشەکان بە مورچی خۆمانی دائەنین و لە ناو ئیشەکانمانە جارێکی کە زینویان نەکەینەوە هەر لە مشکلی با بڵێن دیزاینی کوردی و دیزاینی سەردەمەکانی خەلیفەکانی با بڵێن دەوڵەتی ئیسلامیدا درێژی بەرزی ئەم منارەیە بە پێی چی داتنەوە؟ بەرزی ئەم منارەیە ئێمە فەلسفەیەکمان بەکارهێنا پێوتێ فەلسفەی نەمەتی لە دیزایندا کەوا عالمی ئەم فەلسفەی نەمەتیە ئێمە هاتین لەسەر ئەم نەمەتیە دیزاینێکی تایبەتیمان بە مزگەوتە دیزاین کرد کە ژمارەی 63ەیە ئەم 63ەیە ئەگەڕێتەوە بۆ تەمەرنی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ئێمە تەوزیفمان کردو ئەم 63ەیە لە بەرزیەکانە لە پانیەکانە لە شقلەکانە لە عەدەدەکانە دووبارەمان کردوێتەوە بۆیە ئێمە هاتوین منارەکانمان دوو منارەمان اختیار کردووە کە ئەم دوو منارەیە بە هەردووچیان تەمەنی پێغەمبەری خوا تەکمیلەکەن کە 63 ساڵە یعنی هەر منارەیەکی تقریبا 31 مەترونیوە لە بەرزەکانیانە لە قوبەکانیشە بە هەمان شێوە لە دیزاینی حرەمی ڕئیسیشە هەر هەمان نەمەتیمان تیا بەکارهێناوە. گومەز لە مزگەوتە دیاردەیەکە وەکو چۆن ئەڵێن دەلالەتێکی ڕەمزیە بە هەمان شێوە دەلالەتێکی ڕەمزیە بۆ نیشاندانی مزگەوت. مزگەوت باشتر وایە لە پێشە پێناسەیەکی بکەین کە بریتە لە نیوگۆیەک ئەم نیوگۆیە بۆ داپۆشینی مەساحەیەکی گەورەتر لە حرەمی ڕئیسی بەکارەهێنرێ کە ئەوەستێنرێ لەسەر 4 ستون یا لەسەر دیوارەکان. لە سەرەتای سەردەمی ئیسلامیدا گومەز بوونی نەبووە. سەرهەڵدانی گومەز لە پێش ئیسلاما دەستی پێکرد کە سادترین گومەز بوو گومەزێکی بچووکی قوڕین بوو و لەسەر چەند چینێک دروست کرا بوو. بەڵام لە سەردەمی ئیسلامدا گومەز بوو بە گومەزێکی ڕاستەقینە مەبەست لە گومەزی ڕاستەقینەوەیە کە ناوەیشی بە بۆشی بینرا. ئەم هەیکەلی کە ناوی بە باشی بینرا لە خشت یا کەرپوچ دروست کرا و ئێمە سەرەتای سەرهەڵدانی گومەز ئەجێڕینەوە بۆ 4000 ساڵ پێش زاین کە لە ناوچەی با بڵێن باکووری سووریا و باکووری عێراقا سەری هەڵداوە کە کوردستانی خۆمانە ئەمانەش بە تایبەتی لە ناوچەی جەزیرەی فورات لە ڕۆژهەڵاتی سووریا و باکووری عێراقا بووە. پاش ئەوە گومەز پەرەی سند و پەرەی سند بە پێشکەوتنی با بڵێن پێشکەوتنی کەرەستەکان وەک خشت و بەرد و بە پاشەوە دروست کرا. ئیتر گومەز لە ناوچەکانە گواسترایەوە ئەم شوێەوە گومەزیە بۆ گریکەکان. گریکەکان زیاتر گومەزی قوچەچیان گواستەوە هەروەکو ئێمە تا ئێستاش لە پەرزگاکانی یەزیدیەکانە گومەزە قوچەچەکانە بینین ئەوانیش تەنها بۆ سەر گۆڕەکانیان بەکارهێنا. پاش گریکەکان یۆنانیەکانیش بەردەوام بوون لەسەر ئەم نەمەتە بەڵام شێوازی دروستکردنیان
بەڕاستی کە ئەمە شتێکی تازە بوو بە نیسبەت گریکەکانەوە کە بەبەر دروستەکرا ئەوان هاتن شێوەی جسر و پایەیان بەکارهێنا کە ئەمە لای کەنعانیەکان و میسرەکان بە ئاشکرا دەرکەوتن لە پاش ئەمان گواسرایەوە بۆ ڕۆمانەکان وەکو توێژەری نووسی سووری عەبدولمستەفا الغەڤار دەڵێت ڕۆمانەکان لە ڕێی وڵاتی شامەوە فێری دروستکردنی گومەز بوون و کە بەبەرد بەکارەهێنان و هەڵکۆڵینی هەموو نەخشەکانیشی تێدا دەکرا پاشان ئەمانش پەرەیان پێسەند و بەرەو پێشەوە ڕۆی پاشەوان نەوعی بەکارهێنانی مەتریاڵەکان گۆڕا لە ئەو جۆرە شێوازە کۆنکرێتە گۆڕا بۆ تەختە لە ڕاستیە کە ئەمە لە کڵێسەی قەدی سەمعاندا کە دروستکردنەکەی گەڕێتەوە بۆ 500 ساڵ پێش زاین دروست بوو و بەناوبانگترین تەرزی پێش ئیسلام بەکارهێنادێتی لە منازەرە لەسەر کە بریتی بوو لە 3 گومەز لە بیناکاندا وەک لە کۆشی خەوەرنەقا ئەیبینین بەڵام لە کاتی بیناکردنی گومەز لە مزگەوتی ئەقسا قوبەت و سەخرە لە ساڵی 1692 زاینیدا یەکێکە لە گومەزە یەکەمەکانی ئیسلام کە بە سیستەمێکی ئیسلامی بنیاد نراوە گومەز گۆڕا لە باتی ئەوی بەکار بهێنێت تەنها لەسەر ئەو بیناخڕانە یالو لە چیانە کە لە عێراقی کۆندا هەبوون کە زۆر ئاسان بوون لە بازنە قوبەی لەسەر دروست بکرێ بە مەشقلەکانی ژێر گومەزەکە گۆڕا لە بازنەیەوە بۆ چوارگۆشە و بۆ چەندلا کە لەسەر چەندلا پێویست بوو ملێک دروست بکرێت بە مەشق لە چوارگۆشەکە ئەگۆڕا بۆ شقڵێکی با بڵێن بازنەیی لەم بازنەیەوە پاش جارێکی کە ئەگۆڕا بۆ گومەز پاشان لە ناوچەی شامدا سێگۆشەی گۆیی بە چارەکە گۆیی یعنی بە گومەزی گۆیی شقڵە مڕەبعەکە یا شقڵەکانی ئەگۆڕی کە ئەنسافی قوبەی پێوترێ بۆ ئەوەی قوبە گەورەکەی لەسەردا بنرێ لە عێراقدا بە شێوەی مقەرنەسا دەگۆڕا مقەرنەساتیش بریتیە لە ڕوبعگۆی بچووکی زەخرەفی کە ئەم زاویانەی بچووگە کردەوە بۆ ئەوەی بگاتە ڕینگ بیمەکە ئەمە لە دواپرسیاری ئەم بەرنامەیە ئەو پرسیارەت لێ بکەم حەزەکەم باسێکم لە لێکچووە بەراوردکردن بۆ بکەی لە نێوان دیزاینکردنی مزگەوتەکان بۆ نمونە مزگەوتەکانی مەسجد الحەرام و ئەقسا و مەسجدی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەگەڵ مزگەوتەکانی کوردستان تۆ بەپێی ئەوەی کە وەکو دیزاینەرێک وەک سەرەتا ئاماژەمە پێکرد زیاد لە 120 مزگەوت دیزاین کردووە لە ڕاستیە مزگەوت هەر وەکو چۆن کارە فەرزەکانی ئیسلام جیاوازی نیە لە شتە ئەساسیەکانمانە لە شتە جوزئیەکانە جیاوازیمان هەیە بۆ نمونە لێکچۆکانمان زۆر زیاترە لە جیاوازیەکان لێکچۆکان هەمومان ئیتیجاهی قیبلەمان ڕووی لە یەک نوقتەیە بەڕاستی کە کەعبەی پیرۆزە کە ئەمە بەپێی وڵاتەکان ئیتیجاهەکە ئەگۆڕێت لە وڵاتی خۆمانە ئەبێ با بڵێن بچینە سەر 185 ئەوسا ئیتیجاهی قیبلەکە ڕێک بەرامبەر کەعبەی پیرۆز ئەوەستێ میحراب و مینبەر بە هەمان شێوە لێکچوویەکی زۆر تەواو هەیە لە ناویە چونکم بریتیە لە ڕووناکی هێنەری قیبلە بۆ خەڵک و گەیاندنی بە خەڵکەکە لە جیاوازی تەنها لە شقڵەوە ئێمە هەمانە شقلی دیزاینەکان لە ڕوبەر و لە مەتریاڵ و لە زەخرەفە و لە ئەلکتریک و لە تەبریدا هەموو مزگەوتەکان لە یەک جیاوازن بەڵام ئەگەر ئێمە ئەم مزگەوتانی کە ئێمە دیزاینیەکەین ئێمە ئەڵێن ئەم جیاوازانیان باڵن لێکچوانیان زۆرە بەڵام جیاوازیشمان هەیە لە مزگەوتی کوردی بۆ مزگەوتی با بڵێن جیهانی ئیسلامی مزگەوتی کوردی دائیمەن هەر وەکو چۆن ماڵەکانیان دروست کردووە ڕۆ و قیبلە هەیوانێکیان داناوە لە کاتێکە کە ویستویانە هەتاوێکی گەرم هەڵبژن هاتوونەتە بەر هەیوانەکە و هەتاویان وەرگرتووە لە زوربەی زۆری مزگەوتە کوردیەکانمان هەیوانەکە پێش حرەمی ڕئیسی کەوتووە
کە جۆرە گرفتێک دروستەکە بەڵام ئیسلام ئەم جۆرە گرفتەی ڕەفز نەکردووە کە تۆ با بڵێن هەیوان بەریتە پێشەوە لەگەڵ ئەوەی هەیوان بەکارهێنان لە هەموو جیهانی ئیسلامیدا لە سێلاکەی تر زیاتر بەکار هاتووە بۆ داخڵبوون بۆ ئەوەی کەوا گەرمیەکی کەمتر پاراستنی لە ڕووی ڕەشەبا و هەوا و لە هەندێ شتی ترا کردووە بۆ ئەوەی اینجا بێتە مەرحەلەیەکی ئینتیقالی لە جەوێکی دەرەوە بۆ جەوێکی وەسەط و پاشان بۆ ناو جەوی حرەمی ڕئیسی جیاوازەکان تەنها لە بینا مزگەوتەکان ئایبینین نەک جامیعەکانە چکم زۆربەی زۆری جامیعەکان ئەم شێوازەیان ئەم مزگەوت ئەم شێوازەیان تیا بەکار هاتووە بەڵام لێکچوونەکان لە جامیعەکانە ئەتوانین بڵێن زوربەیان لەگەڵ ئەوەی هەر ئیزافە و تەسیراتی ئەوە لەسەر دیزاینەکەمان هەیە کە لە ڕووی قیبلە پەنجەرە بەکار هاتووە ئەمانش هەر مەبەستی ئەوەیانە کە ڕووناکیی زۆرتر بێنن دەرەوە میحرابەکانمان هەمووی پەنجەرە و دەرگای تایە کار ئاسانیان نەکردووە بۆ هاتنەوەی ژوورەوەی مامۆستا لە کاتی وتار خوێندنە بۆ ئەوەی بەسەر شانی خەڵکانە ڕوا جارێکی کاتۆ لە میحرابەکەیە دەرگایەکی لە ڕووی دەرەوە دروست کردووە کە ئەمە جیاوازیەکانیانە کە لە بەشی پێشەوەی با بڵێن حرەمی ڕئیسیا هەیە بەڕاستی دواوتێشم بەڕاستی ئەمەوێ لێرە دۆ سوپاسی جەنابی کاک سەردار بکەم کە بەڕاستی ئەو فرسەی پێبەخشم کە بتوانم دیزاینێکی بە بەم شێوازە و لەم شوێنەیەدا بەڕاستی بکەم لەگەڵ ئەوەی شتا جارێکی کە سوپاسی مامۆستا مەهدی یەکەم کە بەڕاستی هەر لە وەرگرتنی زەویەکەوە و هەر لە هیلاکی و وەکو نوێنەرێکی ئەم گەڕەکە بەڕاستی بە ڕبایانیان و بە ئێواران سەردانی ئەم شوێنەی کردووە و هیلاک و ماندوو بووە لەگەڵەوە داوای ئەوەی لێگەن کە ئیشەڵا بێتە مایەی خێر و بەرەکەت بۆ خۆی و بۆ گەڕەکەکە ئیشەڵاوە یەک بە یەک من سوپاسی هەموو وەستا و کرێکار و ئەندازیارە و ئەوانە ئەکەین کە بوونە پشتیوانێکی گەورە بۆ دروستکردنی ئەم دیزاینی کە ئێستا من بە ناوی خۆمەوە قسەی لەسەرەکەم بەڵام ئەگەر بگەڕێنەوە ئەوان هەموو پشتیوانێکی گەورە بوون لە ئیشکردنی منە هەر لە حاجی ئازادی نەخشە و هەر لە ئەبوو یاسر و هەر لە ئەبوو ئەحمەد کە تەختەکانی تەغلیف کردو و لەگەڵ ستافێکی گەورەیە کە لە میسر لە بەسرە و لە شوێنەکانی ترەوە بۆ هەڵکۆڵینی زەخرەفە ئاەتەکان و ئەوانەی ناو قوبەکە بەکار هاتووە و هەروەها زۆر زۆر سوپاسی وەستا هەژار و زوربەی زۆری ئەو ستافەی کەوا لە لای جەنابی کاک سەردارەوە بۆ ئەم پرۆژێ دانرا لە کاگاکۆ و لە کاگڕێباز و لە کاگڕێبوار کە ماندوونە ناسانە بەڕاستی هەتا ئەم دەقەیش هیلاکن و ئەرچی تیاچێژن بەڕاستی ئەتوانم بڵم زۆر لە من هیلاکتر بوون ئەم ستافانی کەوا لەم شوێنە ئیشان کردووە و زۆر زۆر سوپاسی ئێوەژەکەم کەوا ماندوونە ناسانە خەریکن ئەو سەربازەونانەی کە خەریکی ئەندازیارین لە هەموو بوارەکانە میکانیکی بێجا بینا بێجا هەر ڕێگاوبان بێ هەر شتێکی تر بێ بۆ خەڵکی ئەم وڵاتی ئێمەی دەرەخەن و ڕوویەکی جوانی ئەم وڵاتە پێشکەشی ئەم شارە خۆشەویستە و هەموو کوردستانی ژەکەن و تەمەندرێژ بوو سەرکەوتوبوون لە بوارەکەتانەوە زۆر زۆر سپاسدانەکەم.